ئەم کارە زۆر ترسناکە و قەیرانەکان بەڵێ ئەم کارە زۆر ترسناکە و قەیرانەکان قوڵتر دەکاتەوە. دوورخستنەوەی مامۆستایەکی ئاینی لە وتاربێژی لە شاری هەولێر کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و لە گربوونەوەیەکدا بەشێک لە مامۆستایانی ئاینی داوایان کرد حکوومەت دەست هەڵبگرێت لە دوورخستنەوەی مامۆستایان لە وتاربێژی. ئەو مامۆستایانە ئاماژەیان بۆ ئەوەش کرد لە وتارەکانیاندا بەرگری لە هاوڵاتیان دەکەن و لەسەر قوتیان قسە دەکەن. ئەوە شۆکارە بۆ ئەوەی حکوومەت لەو ڕێگایەوە سزایان بدات. گربوونەوەکەش لە دوای ئەوە هات کە وەزارەتی ئاوقاف بە تۆمەتی ناوزڕاندن نادرکانی کوردەیی مامۆستای ئاینی لە وتاربێژی دوورخستەوە. نەخێت لەسەر ئەوە نییە، بەڵام وەکو دەڵێ شەڕ بە کۆنەقین دەکرێت احتیمالە ئەوان کە ئێمە وەخت خۆی داوای مافی خەڵکمان کردووە، داوای قوتی خەڵکمان کردووە، داوای ئەوەمان کردووە کە گەندەڵی نەمێنێ ئەو پارانەی بۆ دەرەوە بردراون بهێنرێنەوە، چیتر موچەخۆران، چیتر مامۆستایان، چیتر مامۆستایانی قوتابخانەکان خەڵکان بەو دەردە نەبردرێ. ئەمە ڕەت دەکەمەوە بە هەموو جۆرێک. بەرپرسی پەیوەندەکانی وەزارەتی ئاوقاف دەڵێت ئەو مامۆستا ئاینیە تەنها بە هۆکاری ناوزڕاندن لە وتاربێژی دوورخراوەتەوە و ڕەتی دەکاتەوە هیچ هۆکارێکی تر لە پشتی بڕیارەکەەوە هەبێت. بەهۆی تەکفیر و تەشیرکردن بە مامۆستا عەبدوڕەحمان سدیق زانای گەورەی ئیسلامی کوردستان، مامۆستا مەلا نادرکانی کوردەیمان لە وتار خوێندن ڕاگرتووە لە ڕێی لیژنەیەکی پسپۆر کە چاودێری وتاری دۆتەکانەکە. ئەم ڕاگرتنیش تەنیا ڕاگرتنە لە وتار، واتە نەفەسڵ کراوە نەموچەیە بڕێنە ئیمتیازاتی ئیداری لێ بڕێ. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە لیژنەی ئاوقاف و کاروباری ئاینی دەڵێت مامۆستایانی ئاینی بەشێکن لە چەسپاندنی ئاشتەوایی لە نێو کۆمەلگادا و دوورخستنەوەیان لەلایەن حکوومەتەوە کاریگەری خراپی دەبێت. نەبوو لە دنیادا بەم شێوازە ترس هەبێت لە مامۆستای ئاینی. مامۆستای ئاینی بەشێکن لەم وڵاتە هەموو سەکردەکانی شۆڕشی کورد مامۆستا بوون، بەڵام ئێستا ئاوا پاداشتی مامۆستایان دەدرێتەوە. بەڕاستی جێی خۆیەتی ئەم سیاسەتی دوورخستنەوە لادان بەرپرسانی باڵای ئەم وڵاتە خەمخۆران بێنە سەر خەت. لە سەرەتای ئەم ساڵدا بە تۆمەتی بانگەشەکردن بۆ بیری توندڕەوی وەزارەتی ئاوقاف سەلیم شوشکەیی مامۆستای ئاینی لە وتاربێژی دوورخستەوە. دواتریش لە مانجی نیساندا هەردوو مامۆستای ئاینی عوسمان کانی کوردەیی و ئیدریس کاریتانی بە تۆمەتی پابەندەبوون بە ڕێنماییەکانی ئاوقافەوە لە وتاربێژی دوورخرانەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.